نەفیسە کەوتم مامۆستای ئیمامی شافعی بووە ڕەحمەتی خوای لێ بێ کە لە مەکە لەدایک بوو ساڵی 145 هیجری باوکی والی مەدینە بوو کە ئەبوو جەعفەری مەنسوور هاتە سەر حکم باوکی نابود کرد و لای برد و سەرۆت و سامانی هەموو لێساندە و سجنیشی کرد و هەتا مەهدی عەباسی خەلیفە مەهدی ئازادی کرد و سەرۆت و سامانەکەشی گەڕاندەوە. نەفیسە هەر بە مناڵی قورئانی لەبەر کرد بوو بە قوتابیانی تەفسیر ئەنجا فەرموودەوانی ئەنجا حەدیث ئاوا بوو بە مامۆستای ئیمامی شافعی. ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل مەدحیە کردو ئەی فەرموو يطلب منها الدعاء داوای دوعای لێکرا چونکە دوعاکانی گیرا بوون. شووی بە کوڕەمامێکی خۆی کرد کە ناوی ئیسحاقی کوڕی جەعفەرە. ئەم ئافرەتە بەڕێزە هەموو جارێکە ئەچوو بۆ حەج خۆی بە پەردەی کەعبەیە هەڵ ئەواسی وە پاڕایەوە یا ئیلاهی وەسەیدی وەمەولای مەتیعنی وفرحني برضاك عني خوای پەروەردگار دڵخۆشم کە بەوەی کە لێم ڕازی. جارێکیان خەڵکی میسر جارێک خەڵکی میسر شەکوایان هێنایە لای ئەو لەسەر زوڵمی ئەحمەدی کوڕی تۆلۆن کە دەسەڵاتداری میسر بوو. پێیان و دوتیانە و زوڵم و زۆرەی لەو خەڵکەیەکا بەڵکو تۆ بتو دوعایەک بکەیت قسەیەک بکەیت. فەرمووی ئەمە دوعای ناوێ ئەمە ڕێپێگرتنیەوێ. خۆی گورج کردەوە و ڕۆیشتە سەر ڕێگای. وەختێک لەو لاوە مەوکیبی ئەحمەد بن تۆلۆن هات و حرەس و حیمایی خەڵکێکی زۆری لەگەڵا بوو لە ڕێیان ڕاوەستا و پارچەوەرەقەیەکی تەسلیم کرد. لە پارچەوەرەقەکە نووسرا بوو بوون بە دەسەڵاتدار خەڵکتان ئەسیر کردووە، بوون بە خاوەن هێز خەڵکتان خستۆتە ژێر ڕکێفی خۆتان، دەسەڵاتتان درایە دەست کەوتنە زوڵم و زۆرداری و دەستدرێژی، ڕزقی خەڵکیتان هاتە لا ڕزقتان لە خەڵکی بڕی. ئاخرێوە ئەزانن کە تیری سپێدەی ساڵحان کاریگەرە ئەو زوڵم و جەبەروتە بوەستێنن. دڵی خەڵکتان زۆر ئازارداوە، جەرجی خەڵکتان زۆر بڕیوە، جەستەی خەڵکتان زۆر ڕوود کردووە، ڕەنجی خەڵکتان زۆر خواردووە. خۆ مەزلوم نامرێ و زاڵمیش بمێنێ. هەرچیژەکەن بیکەن ئەو خەڵکە هەر سەبری گرتووە، بەڵام نەتیجەتەن هەرە ڕۆنەوە بۆ لای خوای دادگار، بەڵام نەتیجەتەن هەر گەڕێنەوە بۆ لای خوای بەدەسەڵات و دوای داوەریتانەکە. ئەحمەدی کوڕی تۆلۆن هەموو جانیە لەرزی. حمایەکان ئەمرێ ئەیانوت با دووری خەینەوە، هێنا لێی گەڕن قسەکانی تەواو، هەموو قسەکانی حەق. لە دوای ئەوەوە ئەحمەدی کوڕی تۆلۆن ئەو ئیستیقامەی وەرگر کە مەشهور، ئەو دادپەروەرەی کە ئەحمەدی کوڕی تۆلۆن دوایی تەنفیزی کرد لە دوای ئەم حادیسەیە و بوو کە نەفیسەی کچی حەسەن هاتە سەر ڕێگای و نەسیحەتی کرد و وەستا لە ڕێ. ئەمە ئەو ئافرەتە دیندارە خوا ناسێ کە خەڵوەت کێشانی ئاوا بە خەڵوەت کێشان لە عیلمیە مامۆستای ئیمامی شافعی، لە جورئەت و دیفاعکردن و بەرگریکردن لە مافی ڕەش و ڕوتانی ئەو خەڵکە ئاوایە بەرامبەر دەسەڵاتداران. چ خوشکێکی ئێمە پێویستەوە، کوا خوشکانە کە پێویستە ئەو وەعیەیان بۆ دروست بوو، کوا ئەو خوی خوا ناسی شەون ڕۆژ و گری ڕۆژن، کوا ئەوانەی لە ڕووی دەسەڵاتدارە بەهێزن خاون ئیرادە و بەقووەتن، کوا ئەو ئافرەتە بەڕێزانە دەتوانن دەرس بە مامۆستاکان بڵێنەوە، دەرس بە پیاوان بڵێن. سی ساڵی تەمەنی لە ئەخیریا بەردەوام ڕۆژەکانی هەموو بە ڕۆژوو بوو ئیلا ئەو ڕۆژانە نەبێت کە نەهی لێکرا. ئەمە نمونەی ئافرەتانی مسلمانە، ئەمە نمونەی عایلەی مسلمان، ئەمە نمونەی گۆشکردنی
جگەرگۆشەکانە من نمونەی ئافرەتی ڕێک و پێک و خواناسی دینداریە ئەمە ئەوانن کە پێویستە ئێمە اقتیدایان پێ بکەینەوە ئەمە ئەو خێرانن کە نمونەی پێشەوایەتین و ئێمە پێویستە بەدوایانە پێ هەڵگرین ئێمە دەرسیان لێوە وەرگرین ئەمە نمونەی ئەو پیاوە بەڕێزانن کە یان بیستین ئەمە نمونەی ئەم ئافرەتە بەڕێزانن کە بۆمانە جێڕنەوە ئەوەش نمونەی ئەو مناڵە ئازایانە بوو کە ڕۆیشتنە گەڕانیان و کوا ئەبوو جەهل کە عەزێتی پێغەمبەری داوە عەلەیهی سەڵات وەسەلام هەموو 12 ساڵ و 13 ساڵ و 14 ساڵ ڕۆیشتن بۆ عیملاقی قوڕەیشیان ویست بیکوژن چونکە قسەی بە پێغەمبەری نازدار و تو عەلەیهی سەڵات وەسەلام ئەهلی دینداری ئەوانەی کە ڕوویان لە خوای پەروەردگار ئەوانەی ڕوویان کردوتە خوای پەروەردگار با بە جددی ڕووی تێکەن ئەوانەی مسلمانێتیان گرتووە بە سەرڕاستانە ئەم دینە بگرن با بگەڕێنەوە بۆ ئەم دینەمان با بگەڕێنەوە خوا ناسیمان با سەیری ئیمان و دینی خۆمان کەینەوە سەیری نیەتی پاکی خۆمان کەینەوە با سەیری خۆشەویستی خواکەین بزانین چەندمان خوای گەورە خۆشەوێ ئێمە چەندمان باوەڕ پێیەتی ئەم یەقین و دڵنیاییە چەند لە دڵمانە چەسپیوە خوای ئێمە ڕوومان کردوتەوە تۆ خوای تۆ بەمان کردو تۆ بەکەمان لێ قبوڵ کە خوای پابند بووین بە دینەکەتەوە یارمەتی دەرمان بە ئیستیقامەمان پێ ببەخشە خوای گەڕاوینەتەوە ئەم دینە و دینەکەمان تێگەێنە خوای خۆشەویستی خۆتمان پێ ببەخشە قەترێک لە خۆشەویستی تۆ کافر ئەکا بە وەلی خوای لە نووری خۆت بەرچاومان ڕووناکە خوای بە لوتف و ڕەحمەتی خۆت لە نووری خۆت بەرچاومان ڕووناکە و ڕێبازەکەتمان نیشاندە و هیدایەتمان بدە و پێوەی پابند بین یا ڕەبی خوای بە لوتف و ڕەحمەتی خۆت ئەم ڕەمەزانەمان ئاوا هێناوە خوای ئەو فرمێسکانەی تکاندومانە خوای بە لوتف و ڕەحمەتی خۆت لێمان وەرگرە و بیخەرە ڕیزی ئەو فرمێسکانەوە کە لە چاوی خوا ناسان تکاوە لە بەرخاتری تۆ لە ترسی تۆ لە خۆشەویستی تۆ خوایە لە ئێمە شۆم بە ڕێزانەش خۆش ببی کە لێرن و ئەوانەی ئەیبیستن و مسلمانانی تریش یا ڕەبی خوایە لە دایک و باوکیشمان خۆش بە و قەڵەمی عەفوت بەسەر گوناهیانە بێنەوە هەمومان بخەنە ڕیزی ئەو کەسانەی کە لەم ڕەمەزانەیە ئازادت کردوون خوایە خۆشەویستی خۆت لەسەرمان زیاتر کە و لە دڵ و دەروونمانە ڕۆحمان گەشە پێ بدە خوایە ئەم نورە خوایە ئەم قورئانەش بکە بە نوری ڕێگامان و بتكاكاري روج قيامتمان وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.